خۆشحاڵی باخەوانەکانی شارەدەی گردەگۆزینەی گەرمیانە دوای هەڵوەشانەوەی بڕیاری لە ناوبردنی باخەکانیان و بەکارهێنانی شوێن باخەکانیان بۆ ڤێلا و ناوچەی گەشتیاری. باخەوانەکان جیاواز لە ڕۆژانی ڕابردوو کە تەواو نیگەران بوون، بەڵام ئێستا دۆخەکە بۆ ئەوان جیاوازترە. ئێمە وەکو باخەوانەکانی شارەدەی گردەگۆزینە زۆر سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ دەنگی ئەمریکا کەوا دەنگی ناڕەزایی باخەوانەکانی گەیان دەلایەنی پەیوەندیدار. زۆر سوپاسیانەکەین، دەستی ماندووبوونیانە گوشین، عەزیەتان کێشە لەگەڵمانە. هەروەها زۆر سوپاس بۆ کاکقوبات کە بەدەم داواکاریەکەمانەوە هاتووە، هەروەها بەڕێز شادیەخان بەڕێوەبەری کشتتوکاڵی گەرمیان لەو ساتەوەی کەوا ئەم باخانەی ئێمە کە قەرار بووە بدێت بە کۆمپانیا بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لەگەڵمانە بووە، هەڵوێست بۆ لەگەڵمانە. تەماشایک ماشەڵڵا ماشەڵڵا. بڕیار بوو نزیکەی 150,000 داری بەردار کە موڵکی 120 جوتیارە لەناو ببرێت و زەوی شوێن باخەکان بکرێتە ڤێلا و شوێنی گەشتیاری. بەڵام دوای راپۆرتێکی دەنگی ئەمریکا لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم کۆبوونەوە و بڕیارەکەیان هەڵوەشاندەوە. زۆر دڵمان خۆش بۆ هەواڵەکە گەی پێمان وتیان باخەکانتان هەڵ ناکەنێ بەڕاستی، ینی ئەمە ڕسقی ماڵ و مناڵمانی لەسرە. یعنی من ئەگەر بۆم بکرێتە سوژدەیەکی شکرانەوەم بۆ خوا، ئەگەر مەجاالەکەم پێ بڕەخسێن با سوژەیەک بۆم جاریە. وڵی لە خۆشیە دڵمان زۆر خۆشەوە گیریان لە خۆشیە خوازانێت. باخەوانەکان دەڵێن تا چەند ڕۆژێک لەمەوبەر دڵنیا نەبوون لە چارەنووسی باخەکانیان کە تەمەنی باخەکانیان 70 ساڵە. بەڵام ئێستا گەرم و گوڕتر لە جاران خزمەتی باخەکانیان دەکەن. وەڵی لە خۆشیە پام عرض ناگری. ئەمە یەک دوو دەستخۆشی لەو کەسانەی کەی پشگیریمانەکەن. ئەی وەڵا ئەو هەنارە جوانەمان ناوڕن، ئەی ئەوە بەرەکەی ماڵ و مناڵمانە. بەڕێوەبەری کشتتوکاڵی گەرمیانیش سەردانی باخەوانەکانی کرد و مژدەی هەڵوەشانەوەی بڕیاری لە ناوبردنی باخەکانی پێگەیاندن. و دوای ئەوەی کە بڕیار درا ئەو باخانە بەکار بهێنرێت بۆ پرۆژەی و بدرێتە کۆمپانیا ناڕزایەتێک دروست بوو، بۆیە ئێمە لەسەر ڕۆشنایی ئەو ناڕزایەتیانە کۆبنەوەی کرا لە دیوانی وەزیریە لە دیوانی ئەنجومەنی بڵێن وەزارەتی کشتتوکاڵ و هەر لەوێ بڕیارماندا لەسەر ئەوەی کە ئەو باخانە بە هیچ شێوەیەک لا نبرێت و وەک خۆی بمێنێتەوە، تەنانەت ئەگەریش زەوێکی وا لە بەردەستی کۆمپانیا نامێنێت و پرۆژەی زۆنی یەک هەڵوەشێتەوە. باخەوانەکانی شارەدەی گردەگۆزینەی گەرمیان دەڵێن ساڵانە بەرهەمێکی زۆری میوەی بەرووبوومی باخەکانیان دەخەنە بازاڕەوە. ئەمەش کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی بەرهەمی ناوخۆیی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.